خۆشەویستان وەکو ئاماژەشم پێکرد لە سەرەتای پرۆگرامدا تەوەری دۆمی بانی باش کوردستان تایبەتە بە جۆری کۆرۆنا دڵتا جۆری کۆرۆنا باس لە گۆڕانکاری ئەو گۆڕانکاری دەکەین کە لە نیشانەکاندا دروست بۆ بەهۆی ئەم جۆرە نوێی ڤایرۆسەرەوە باس لە ئەو دەکەین کە ئایا ئەو ڤاکسینێکی لە ئێستادا بەکاردەهێنرێت لە هەرێمی کوردستاندا تا چەندێک کاریگەری هەیە لەسەر ڕێگریکردن لە تووڕبوون بەم ڤایرۆسە و هەتا دوای دیارە دکتۆر شوان سعدی پسپۆری نەخۆشەکانی دڵ و بۆڕەکانی خوێن لە بەریتانیا و ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت گفتوگۆیەم بابەتی لەگەڵ دەکەین. دکتۆر شوان سڵاوت لێ بێ و بایند باش سپاس بۆی لە بەریتانیاوە لەگەڵ ئێمەیان میوانی دیارە سەرەتا دەستپێک دەبەوێ بە شێوەیەکی گشتی و زانستی و پزیشکی باسی جۆری کۆرۆنامان بۆ بکەیت دڵتا کۆرۆنا. زۆر سپاس بەیانیتان باش. طبعاً ڤایرۆسی کۆرۆنا کە پێوترێت کۆڤید-19 ئەم ڤایرۆسە ماوەیەکی زۆرە بڵێن تووشی خەڵک تووشی ئەم نەخۆشی ئەکات و چەندەها جۆری گۆڕیوە. ئەخیر جۆری کە ڕاناکەم ئەخیر بە جۆریش بێت پێی ئەوترێ دەلتا ڤایرۆس. دەلتا ڤایرۆس وەختی خۆی تاوەکو سیوەکی پێنج پیانەوت ئیندیان ڤاریەنت یعنی شێوازە هەندێکەی، بەڵام لەبەر ئەوەی کە WHO حەز ناکا بۆ نمونە هەر ڤایرۆسە و پەیوەندی بکا بە وڵاتێکی تایبەتیەوە لەبەر مەسەلەی ئەیباربوونی ئەو وڵاتە لەبەرەوە ناوەکان گۆڕی بە دەلتا ڤایرۆس. ئەم ڤایرۆسەش هەر ڤایرۆسی کۆڤیدە، بەڵام تۆزێک لە پێکهاتەی جیناتەکەی گۆڕاوە کە ڤایرۆسێکی زۆر ئاڵۆزە خۆی لە ئەسڵا کۆڤید B1617 بەس ئەمان کە گۆڕاوە بووە بە B1617-2. ئەم ڤایرۆسە تەمەن لە هیندستانە بڵاوبووە تەقریبەن لە کۆتایی 2020، بەڵام بە شێوەیەکی زۆر بەرفراوانی سەبڵاوەتەوە لە زۆربەی وڵاتەکانە، ئێستا خەریکە لە کوردستانیش وا بڵاو ئەبێتەوە و پێش ئەوەشە لە وڵاتی بەریتانیا و لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکانە بڵاو بۆ ئێوانێ و بەوە تیاکرێتەوە کە زۆر بە خێرایی بڵاو بێتەوە. نیشانەکانیش بێگومان دێمە سەر ئەوانە، بەڵام بەلە ئێستادا باسی ئەو بکەین تۆ باس لەوە دەکەی کە ئەم جۆرە گۆڕاوە هەروەها ئاڵۆزیشە دەمەوێت بپرسم ئەم گۆڕانکاریە هیچ کاریگەریەکیە لەسەر ئەو نیشانانەی لەسەر تاکێک دەردەکەوێت لە کاتی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنای جۆرەکانی سەر و هەروەها جۆری دەڵتا؟ خۆی ئەم ڤایرۆسی دەلتایە هەموو جۆرەکانی کۆڤید بەم جۆرەشەوە بەوە بڵێن جیاکرێنەوە کەوا زیاتر هێرشەکەنە سەر و ئەندامی هەناسا. ئەمەش سەبەبەکەی ئەوەیە کە ئەنزیمێک هەیە ناوی ACE2 Angiotensin Converting Enzyme 2. ئەم ئەنزیمە زیاتر لە خانەکانی هەوایەکانی ناوسیەکانە هەیە، بەڵام لە خانەی تریشا هەیە. لەبەرە زۆربەی کۆڕۆنا ڤایرۆسەکان هەمویان هجوومەکەنە سەر بڵێن سیەکان، بەڵام ئەم ڤایرۆسە چەند نیشانەیەکی تازەی پیا دروست بووە کەوا لە کۆنا لە بڵێن جۆرەکانی پێشوا کەمتر بوون یاخود بەعزێ جار هەر نەبووە. بۆ نمونچە زۆربەی ئەوانەی کە تووشە بن بەعزێکیان لەوانەیە هەر تام و بۆنیان لەمێنێ، بەس بۆ جۆرە نیە زیاتری سەجگەلەوەی کە تووشی کۆکە و پژمین و تەلانێ تەنگە نەفەسی و یان حرارەت و ئەو شتانە بن. ئێستا زیاتر بەوە جیاکراوەتەوە کە چەند نیشانەی کیانەبێکەوە نەخۆشەکە تووشی ئازاری گەدە ئەکات و سکشونێکی یەکجار زۆر بۆم لە ڕۆژەکە 10 جار 20 جار وەکو ئەو مرۆڤەسکی ئەچێ و زۆر جار زۆر دڵی تێگەچێەوە لەوانەیە بژڕشێتەوە، بەڵام بە زیاتر سکشون. ئەمەش تا حدێک جای کاتەوە لە جۆرەکانی پێشوو ئەوەش دەبێتەوە هەیە وشکبوونەوەی لەشی ئەو مرۆڤە. ئەمە سەرڕا ئەوەی کە خۆی هەر پێشەوە هێرشە کاتە سەر خانەکانی بڵێن سیەکان و ئەبێتە هۆی ئەو نیشانانەی کە هەر پێشتر هەبووە. باشە دکتۆر دەمەوێت باسی ئەوە بکەم لە ئێستادا ئەم ڤایرۆسە نیشانەکانی لە هەموو تەمەنەکاندا هاوشێوەیەکە تووشی هەموو تەمەنەکان دەبێت یاخود زیاتر لە چ تەمەنێکدا پێشبینی دەکرێت ببن بە قوربانی توشبوون بەم ڤایرۆسە؟ خۆی ئەوەی کە لەم ڤایرۆسە بینراوە لەم جۆرە تازە ئەوەیە کە ئەو وڵاتانەی کە سوکارەکان یاخۆ بڵێن نەخۆشەکان خۆیان نەکوتاوە هەمویانێ گرن بەڕاستی، خاستن لە احتیمالە مناڵی تازە لەدایک بووش بیگرێ، بەڵام زۆر جار ئەو کەسەکە یەگرێ نیشانەی نییە بە پێی
بڵێن جۆری ئەو نەخۆشیانی کە ئەو کەسە هەیەی یاخود مەناعی ئەو کەسە هەتاوەکو ئاخر تەمەن هەلوانەیە بگرێت. بەڵام زیاتر ئێستا سەیرەکەی لە وڵاتە پێشکەوتۆکانە کە زیاتر ڤاکسین و خۆکتانن زۆر بووە، ئەمە وای کردووە کە ئەو کەسانی کە خۆیان کوتاوە کەمتر توش بن یان هەر زۆر بەدەگمەن توشە بن. لەبەرەوە سەیری بکە لە وڵاتە پێشکەوتوانە وەکو بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا وڵاتەکانی تر ئەمریکا زیاتری سەم ڤایرۆسە ئەم جۆرە تووشی ئەوانە بێت کە خۆیان تا ئێستا نەکوتاوە لەبەر ئەوەی کە ئێشتا سەریان نەهاتووە، چونکە لێرە کوتانەکە ڤاکسینێشنەکە لەوە دەستی پێکردووە لەوانەی کە زۆر نەخۆشن نەخۆشییانیان زۆر بەتەمەنن جا وردە تەمەنەکەیتە خوارەوانێ. لەبەرەوە زیاتر ئەگەر سەیری ئەم ڤایرۆسە بکەین ئەوانەی توشبوون ئەوانن کە لە خوار 50 ساڵ یا 45 ساڵن و هەتاوەکو عادەتەن 16 ساڵ، بەڵام پێش 16 ساڵیش حاڵات هەیە بەڵام زۆر کەمە. ئێستا بۆ منە کەواتە ئەمە چی جاکاتەوانی کە خوان نەکوتاوە بەڕاستی لە مەترسێکی زۆران هەرچە نەخۆش. بەڵام لە بەرامبەر زۆر جاگەرسی ئەوە دەبین دەڵێن تەنانەت ئەو کەسانەشی کە ژەمەکانی ڤاکسینیان وەرگرتووە هەردوو ژەمەکەشیان وەرگرتووە لە ڤاکسین، بەڵام دوجار هەر تووشی ئەم جۆرە گۆڕاوی کۆرۆنا دەبن. ئایا ئەگەر توش ببن بە شێوازێکی سەخت توش دەبن ئەگەری هەیە بێتە هۆی ئەوەی کە گیان لەدەست بدەن یاخود بە شێوازێکی سوکتتر تەنها چۆن نیشانێکی کەمی تێدا دەردەکەوێت؟ کێشەکە لە وایە ئێمە ئەبێت جیایکەینەوە. یەکەمیان لە وڵاتە پێشکەوتۆکانەوە کە وڵاتانی ڕۆژئاوای ئەوروپا لەگەڵ ئەمریکا یان یابان و کۆریای بڵین باشوور، ئەمە جیاوازە لە وڵاتە دواکەوتۆکانە یاخود وڵاتانی جیهانی سیان. لەبەری لێرە کۆنتڕۆڵ هەیە بۆ ئەزانی کوالیتی ڤاکسینەکان چۆنە و ئایا بە شێوەیەکی ڕەتپێک هەڵگیراوە و بە شێوەیەکی گونجاو دراوە لەو نەخۆشە. لەبەرەوە فەرقی هەیە لە وڵاتەکانی ترکە بۆ منە نازانی کوالیتی ڤاکسینەکە چۆنە لەکوێوە هاتووە، ئایا کۆنتڕۆڵ کراوە یان جۆرەکەی چۆنە. بەس بە شێوەیەکی عام هەتاوەکو ئێستا لەو وڵاتانە کە خەڵکێکی یەکجار زۆری تایە بە 100 ملیۆن خەڵکی تایە ئەوانەی کە توش بوون ئەوانن کەوا خۆیان نەکوتاوە، بەڵێ خەڵکی تریش توش بووە لەوانەی کەوا خۆیان کوتاوە بە تاوەتی. لەبەرەوە هەچ کەسێک کە بە شێوەیەکی ڕێکوپێک ڤاکسینێکی گونجاوی لە خۆی یابێ و هەردوو دۆزەکەی وەرگرت بێ بە شەرتێک بەلایانی کەمەوە 14 تا 21 ڕۆژ بەسەر جورعا یاخود دۆزی دۆما ڕۆشت بێت زۆر مەحاڵە تووشی بێ. بەڵام ئەگەر تووشیشی بوو یعنی تووشی احتیمالە ببێ بە شێوەیەکی یا خەفیف تووشێ بێت بەو جۆرەی لێ ناکە کە بکرێتە مەترسیەوە یان هەر لەوانەیە تووشی ببێ تۆزێ بۆم نەبێت تااقەت بێ هەر هەستیشی پێنەکەوە بزانێ شتێکی ئاساییە. بۆ منە زیاتر لە دوو جا تووشی ڤایرۆسی کۆرۆنای ئاسایی بنواتە کۆڤید-19 لە بەرامبەر ئەمەدا دەڵێن ئێستا ئێمە جستەمان بەرگری دروست کردەوە ڤاکسینەکە وەرناگرن. ئەم بەرگریەی کە دەڵێن جستەمان دروستی کردووە هیچ کاریگەریەکیە لەسەر کەمبوونەوە نیشانەکانی دڵتا کۆرۆنا؟ خۆی طبعا هەچ کەسێکەوە تووشی میکرۆبێکە بێ هەر ڤایرۆس بێ بەکتریا بێ مەناعی زیاتر ئەبێت و زۆر جار بەعزێ ڤایرۆس هەیە کەوا جار تووشی بووی بە تاواتی تر نەجات لەوێ تووشی نابێ. بەڵام ڤایرۆسی کۆڤید هەتاوەکو ئێستا لە 100 دەرنەکەوتووە کە ئەبێتە هۆی جۆرێک لە مەناعەت پێترێ لایف لۆنگ ئیمیونیتی یان نابێتە هۆی ئەوەی کەوا مەناعەت باتێ هەتایە. بۆ منەیسا چیکن پۆکسمان هەیە کە دڕکۆمێکتەیە ئەگەری چێک تووشی بوو مەگەر بۆ منە لە داهاتوان نەخۆشیەکی زۆر بەنەوەیەکی بێ مەناعی دابەزێنە ئەگینا زۆر بە زەحمەت تووشی ئەبێ. بەڵام ڤایرۆسی کۆرۆنا بەو جۆرە نیە، ئێشتا احتیمال هەیە تووشی بێ، بەڵام بە دڵنیاییەوە هەچ کەسێ تووشی بێ زۆربەی زۆری ئەگەر نەڵێم هەر هەمووی زۆر بە هێواشتر ئەیگرێ یا لەوانەیە هەستی پێنەکە ئیلا مەگەر ئەو کەسە لەو کاتەیە کە تووشێ بێتەوە جاری دووهەم سەبەبەکەی بۆ منە نەخۆشیەکی وابێ کە پێشتر نەیبوو بێ یان بۆ منە مەناعی زۆر دابەزی بێ بە بۆنەی نەخۆشیێکی ترەوە ئەوانە تەبعاً زیاتر بە قورسیەگرن. لەبەرەوە بەڵێ توشبوون مەناعەیەکی باش تاتێ، بەڵام مەناعەکە لایف لۆنگ نییە ینی هەتاتایی نیە، هەر لەبەر ئەوەیە کە زۆر گرنگە ڤاکسین لە خۆ بدرێ تەنانەت ئەوانەشی ڤاکسین مەناعەیەکیە تاتاییە بەرگریکیە تاتایی بۆ کەسە دروست دەکات؟ نەخێر. لەبەرەوەی کێشەکە چییە؟ هەتاوەکو ئێستا ئەم ڤایرۆسە تازە یان ئەگەر تۆ سێری بکەیت با بڵێن لە مانگی 2019 دروست بووە تا حەدە یا تۆزە زووتر، بەڵام لەو کاتایتر وردە لە 100 دڵنیا بوو. هەتاوەکو ئێستا لە 100 بڵێن لێ کۆڵینەوەکان ئەو نەدرێژخایان نین تا بزانن کە ئەو مەناعی کە ئەم ڤاکسینە دروستی ئەکا بۆ نمونە
یا ئەم ڤایرۆسە ڤیرسەکە ئایا هەتاهاتیایە یان ناوار و ئەم ڤاکسینە تقریبان بەلایانی کەمەوە ساڵی زیاتر لە دوای دروستبوونی ئەم ڤایرۆسەوە هاتەکایەوە لەبەرەوە ئێشتا لە ساسەد نازانرێ بەڵام ئەمەرێکی زۆر هەیە کە ئەم ڤاکسینە زۆر ئیستیفادەی هەبێت چونکە ئەگەر تۆ سەیری وڵاتی بەریتانیاکەی ئەو ساڵ ڕۆژانە بۆ منە 1700 کەس 1500 کەس ئەمرد و ڕۆژی وا هەبوو 100,000 کەس یا 70,000 کەس تووشەوە بەڵام ئیستەقەی ناکە خەڵکێکی یەکجار زۆر تووشە بێ کە تقریبان 45 تا 50,000 یا تۆزە کەمترە بەڵام حاڵەتی مردن زۆر کەمە و ئەوانش تووشە بن کەوا ئەوانن زۆربەی زۆری ئەوانن کە خۆیان بە تەواوەتی نەکوتاوە. باشە دکتۆر من باسی ئەوە دەکەم کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا بەڕێژە بڵێ کەمتر لە 6 هاوڵاتیان توانیویانە بە ڤاکسین خۆیان بکوتن لە بەرامبەر ئەمەدا لەوانەیە ڤاکسین بەشی پێویست نەبێت بۆ ئەوەی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوشێوی هەندێک وڵاتی دیکەش بتوانن خۆیان بە ژەمەکانی ڤاکسین بکوتن. لێرەدا باس لەوەش دەکرێت کە خێرایی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە یاخود جۆری دڵتا لە جۆرەکانی تری خێراترە. چی جۆرە پارێزگاریە گونجاوە بۆەوەی هاوڵاتیان بەدووربن لە توشبوون بە دڵتا کۆرۆنا؟ وڵای خۆی ئەگەر سەیری بکەیت بۆ نمونەکی زۆر زیندوو هەیە ئەویش بۆ نمونە هەندستانە ئەگەر سەیری بکەیت ئیستە وردە تۆزەکەمی کردووە بەڵام ماوەیە پێش ئیستا ڕۆژانە هەزارها کەس ئەمرد و سەدان هەزار کەس تووشە بوو هەر بەم دەلتا ڤایرۆس ئەمە دەریەخاکەوە کوردستانیش هەر بەدەر نییە هەرچەنە بۆ منێت تەسیری مەجموعە شتی تری لۆکەڵ هەیە بۆ منەوە کوکتانی سەرشان کە دەرکەوتەوە دەورێکی کەمی لەوانەیە هەبێ لە پارێزگاریکردنی خەڵک چونکە کوتانی سەرشان دژی نەخۆشی تیبی ینی سیلی سنگ کە وەختی خۆی لە وڵاتانی لە ئێمە کرا لەوانەیە ئیستیفادێکی وای هەبێ بەڵام بەشێکی گشتی مەترسیدارە بەڕاستی لەبەر ئەوە زۆر گرنگە بڵێن حکوومەتی هەرێمیان لایەنی پەیوەندیدار کە پەیوەندیان هەیە بە WHO یا بە حکوومەتی عێراقەوە کە وڵاتێکی سەر بەخۆی ئەبێ بە تەواوەتی هەموو هەوڵێبن کە ئەو ڤاکسینانی کە باوەڕ پێکراون کە لە وڵاتانی ڕۆژئاوایی کاڵم باوەڕ پێکراون ئەوان کەوا بڵێن کۆڵینەوەی لەسەر کراوە بە شێوەیەکی ئەتوانی بڵێ لە 80 تا لە 90 یان زیاتر تۆ دڵنیایکەوە ئەمانە دوو شتن یەکەمیان سەیفە یعنی سەلامەتە دووەمیان ئیفێکتیڤە یعنی بە تەسیری هەیە و کاریگەرە ئەبێ هەوڵ بن ئەو ڤاکسینانە بەدەست بێنن و من ئاگادارم کەوا بۆم لە بەریتانیا ڤاکسین و ئۆکسفۆرد و ئەسترازێنیکا کە کۆمپانیاکن بەیەکەوە کردیان ئەینەرن بۆ وڵاتانی ترە وڵاتانی کە بۆ نمونە دەستکەوتیان کەم و پاریان کەمە زۆر جار هەر بەبێ پارە یاخود ڤاکسینی فایزەر یا مۆدێرنا ئەمانە زۆر گرنگن و باوەڕ پێکراون و بڵێن پشت ئەستورن بەوەی کەوا کاریگەری و هەروەها سەلامەتیان هەیە چونکە لێکۆڵینەوەی لەسەر کراوە لەسەر عەدەدێکی یەکجار زۆر خەڵک هەزارها خەڵک لەبەرەوە زۆر گرنگە خەڵک بە دوای یەک مشکلە هەیە زۆر جار خەڵکەکەش خۆی ناکتێ خۆقەی ناکە لەوانەیە بڵێن لێپرسراوان بەو جۆرە بە ئەرکی خوان هەڵ نەسابێ بۆی کە خەڵکەکە بکوتن یا هەمویان خوان کوتاوە بەڵام خەڵکی ئەوانەی کە مستحقن بۆم لە خوان نەکوتاوە ئەوە من نازانم بەڕاستی چکە من لەوێ ناژیم بەزەوەی کە پێمەگە ئەوەیە کە گرنگە کە خەڵکەکە ژانی ئاستی وشیاری بەرز بێتەوە چونکە کێشەکە لەوایە ئێستاش یەکجار خەڵک زۆربەی یەکجار خەڵک هەیە کەوا دژی ئەم ڤاکسینەوە هەروەها مەجموعەیە بڵێن دیعایی بۆ بڵاوەکەنەوەیە کە فڵان کەس تووشی وەڵام حکومەکە کە مناڵی نابێ فڵان کەس تووشی ئەلزایمەرە کاکەوە بڵێن دەبیرچینەوە ئەو شتانە هیچی ڕاز نییە و هیچیان نەبوونەتە هۆی ئەوەی کەوا یعنی ئەم وڵاتانە وازی لێبێن یا بۆم نەفلان ڤاکسین ئەچێت تووشی خوێنمەین تەکە ئەو شتانە لەوانەیە ڕوویا بێ بەڵام ئەو نەنسبەتەکە کەمە ئەگەر من هەر لەسەر جۆرەکانی ڤاکسی بمێنمەوە هیچ توێژینەوەیەک تاسە ئەنجام درا بۆ ئەوەی بزانرێت چ جۆرێک لەو ڤاکسینانەی کە باسی کرد سینۆفارما مۆدێرنایە ئەسترانزیکایە جۆرەکانی تری ڤاکسین کامنیان زیاتر کاریگەریان هەیە لەسەر ڕێگریکردن لە توشبوون بە دڵتا کۆرۆنا ئەوەی کە زۆر گرنگە بە شێوەیەکی گشتی یان چۆڵێ کورت کراوە ئەوەیە بەڕاستی ئامۆژگاری من ئەوەیە کەوا ئەو ڤاکسینانی کە لە وڵاتانی ڕۆژئاوای ئەوروپا و ئەمریکاوە دروست کراون ئەوانە پشت ئەستورن بە لێکۆڵینەوەی زانستی و دەرکەوتووە سەلامەت و لە حاڵەتێکی یەکجار زۆریشە کە بە شێوەیەکی پزیشکی زۆر گرنگە کاریگەرن ئەمە ژۆکو فایزەر کە عادەتەن کۆمپانیاکی ئەمریکیە بەڵام چەند وڵات بەشداری هەیە بەشداری تیا هەیە زائیدەن
ڤاکسین ئۆکسفۆرد و ئەسترازێنیکا لەگەڵ مۆدێرنا بەنسبەت ئەم خاڵە زۆر گرنگە سینۆفارم و سینۆڤاک خاستن ئەوەی کە ڤایرۆسی بڵێن ڤاکسینی سینەکە دەرکەوتکەوە تەسیری بەو جۆرە نیە چکە بۆ منە وڵاتێک توش بوو کە وڵاتێکی وەکو دوورگەیەک بوو چەند سەد هەزار کەسێکی تیا بوو ئەوانەی کە لەخوا نەبوو هەمیان زۆربەی زۆریان گرتیانەوە تەنها لە ساسیانیان گرتەوە زۆر بە خراپیش گرتیانەوە لەبەرەوە سینۆفارم و سینۆڤاک بە شێوەیەکی گشتی زۆر پشت ئەستور نین خاستن بڵێن بە بەڵگەی زانستی لەبەرەوە من خەڵک زۆر تەرجیعەکەم کەوا بە زووترین کات ئەوەی کە ئەتوانێت ڤاکسین لە خۆی بەخاڵتن فایزەر هەر لە سەرچاوە ئەوە دیاری کرا کە دوو ژەمی ڤاکسین وەربگیرێت بەڵام لە بەرامبەردا ئێستا کۆمپانیای ڤاکسینی شەیەکە ئەڵێت پێویست بە ژەمی سێمیشەکە ئەم ژەمی سێمە کە پێویستە وەربگیرێت کاریگەری هەیە لەسەر توش نەبوون بە دەڵتا کۆرۆنا یاخود تەنها پێویستە وەربگیرێت بۆی تووشی جۆرەکانی تری ڤایرۆسەکەش نەبیت خۆی کێشەکە لە چیە ئەوەیە دوو جۆر نەخۆش هەیە لەم نەخۆشیەیە یەکەمیان های ڕسک ئەوانەی کەوا لە مەترسی زۆران دومیان لۆ ڕسک ئەوەی کە مەترسی هەیە بەڵام کەمە کە ئەڵەی های ڕسک یعنی زۆر مەترسی دارەچکە زیاتر تووشیە بێ و ئەگەر تووشیشی بوو احتیمالێکی زۆر هەیە هیلاکی بکات بخاتە عنایە مڕەکەزە ITU یان بمرێت خوا نەخواستە بەڵام کە ئەلەی لۆ ڕسک یعنی کەم مەترسی دارە بە عەکسەوە لەوانەیە تووشی بێ بێتاقەت بکە بەس ترسی مردنی زۆر کەم بۆچی ئەوم باس کرد ئەوەیە کە زۆر گرنگە دائیمە ئەم مەترسی دار و کەم مەترسیە لە ناو خەڵکا جاکرێتەوە لە مەسائلی ڤاکسین و مەسائلی نەخۆشیە لەبەر ئەوە ئێستا ڕیسێرچەکان لێ کۆڵینەوەکان هەتاوەکو سە تەمەنیان تقریبان ساڵی تۆزە زیاترە ئێمە ئەبێ بە حەزرەوە ئیشکەین کە ئەم ڤایرۆسە دەرکەوتەوە ڤایرۆسێکی یەکجار بڵاوە تا ئێستا هیچ ڤایرۆسێ لە تاریخا ئەو نەبووەکەوە لەسەرەوە تا خوارەوەی زەوی بگرێتەوە لەبەرەوە هەموو ڕێگەیەک ئەکرێت ئەگیرێتە بەر بۆ ئەوی بە تەواوەتی دڵنیا بنکەوە ڕێگەی لێ بگیرێ و خەڵک کەمتر توش بیان کە توش بوون پێی نەبێت یا داخلی خەسخانە نەبێت لەبەرەوە ئێستا لە وڵاتی بەریتانیا بۆ نمونەکە وڵاتێکە بڵێن لێکۆڵینەوەی یەکجار زۆری کردووە پێشەنگە لەم مەسەلەی ڤاکسین و ئەم مەسەلەی جۆرە گۆڕاوەکان هەموو جۆرە گۆڕاوەکان هاتوونەتە ئێرە چکە خەڵکێک یەکجار زۆرێتە ئێرە لە ڕێگەی مەتار و زەوی و ئاسمان و بڵێن دەریاوە دەرکەوتووە کە ئەوانەی کە لەسەر و 50 ساڵن مەترسیان زیاترە لەبەرەوە لە مانگینۆ بەدواوە خاستن ئەوانەی کەوا نەخۆشی تریان هەیە زائیدەن لە 50 ساڵ زیاترین کە ئەمانی پێوانترێ مەترسیدارە گروپە مەترسیدارەکە بۆ نەخۆشی کۆڤید ئەمانە جۆرعی سێمیشیان بڕیادراوە کە لێ بدرێ ئەگەر بێت و بابەتی تازە نێتە پێشەوە شتەکە نەگۆڕێ بەس تا ئێستا قەرارەکە ئەوەیە بەڵام ئەوانەی کە لە خوار 50 ساڵن و نەخۆشێکی وان نییە ئەوانە هەتاوکیسە بە دوو جۆر عوازیان لێ هێنراوە و هەروها مناڵیش بڵێن ئەوانەی کە کەمترن لە 16 ساڵ بەرەوژوو یاخود کەمترن ئەوانیش وردە دەستەکرێ بە کوتانیان و هەروها ئافرەتی حامیلەش لە زۆر شوێنە دەستکراوە بە کوتانیان. باشە دکتۆر دەمەوێت باس لە خێرایی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسەمان بۆ بکەی بەراورد با جۆرەکانی تری کۆرۆنا. خێرایی بڵاوبوونەوە هەموو ڤایرۆسێک ڤایرۆس خۆی تەبیعەتی چۆنە یا سروشتی چۆنە ڤایرۆس ئاتەن دوو جۆرە DNA لەگەڵ RNA بەڵام ئەم RNA ڤایرۆسانە کە بێچێک لەوانە کۆڤیدە بەوە جاکرێنەوە کە زۆر بە خێرایی بڵاو بنەوە بۆ نمونە وەختی خۆی HIV هەبوو ئایدز ڤایرۆسی ئایدز کە هەموو ئەفریقای گرتەوە چەندەها شوێنی تر بەڵام ئەوە بوو کۆنتڕۆڵ کرا لە حەدی خۆیان کۆنتڕۆل کراوە پەیوەندی بە شتێکی دیاریکراوە بەڵام ئەم ڤایرۆسە دەرکەوت کە لە زۆربەی ڤایرۆسەکان زیاتر بڵاوە بێتەوە خاستن ئەم جۆری دەرتایە ئەمەش سەبەبەکەی چییە بۆ منە ئەم ڤایرۆسە لە هیندستان ڕوویە هیندستان وڵاتێکی یەکجار قەرەباڵخە تقریبان 1350 میلیۆن کەسە و هەروەها وڵاتێکی دیموکراسیە لەبەرەوە ئەزانی بزۆرت چی ڕوویاوە هەر شتێک هەیە باسیەکەن لەبەرەوە بە خێرایی زۆر بڵاو بووە بەڵام نازانین بۆ نمونە ڤاریانتەکەی ئەوەڵ جاریا جۆرەکە یەکەم جار کە لە چاینا بڵاو بووە لە چین نازانی ئایا ئەویش هەر بۆ جۆرە خێراییە بڵاو بۆ یان ناچکە چاینا بۆ حکوومەتێکی بڵێن تۆزێ زیاتر داخراوە زۆر معلومات نایەتە دەرەوەکو هیندستان نییە و ئەم وڵاتانش هەشتێکە بێک سەرباسیەکەن بەڵام بە ئۆڤەرئۆڵ بە شێوەیەکی گشتی دەرکەوتووە کە ئەم جۆرە دەلتایە زیاتر بڵاوە بێتەوانێ و ئەو بڵاوبوونەش پەیوەندی بۆ شتانەوە هەیە ئەگەر خۆت نەپارێزی بۆ نمونە یان ئەگەر ماسک نەکەیتە بڵێن دەم و چاوت دەست نەشۆیت و مەجموعە ئەو شتانی کە هەمان نەیزانی ئەوان نەکەیت تەبعاً بە دڵنیاییەوە زیاتر بڵاوە بێتەوە لەوانەی تر چونکە عەدەدی ئەوانەی کە توش بۆ یەکجار زیاترە.
باشە دکتۆر باس لەوە دەکرا کە جۆرەکانی تری کۆرۆنا لە کەسێکەوە دەتوانرێت تەنها بۆ 2 کەس بگوازرێتەوە بەڵام باس لەوە دەکرێت کە دڵتا دەتوانرێت تان بۆ 4 کەسیش بگوازرێتەوە لەلایەن یەک کەسەوە دروستی ئەم بابەتە چۆنە؟ بەڵێ لەبەر ئەوەی کە ئەم نیشانەکانی جیاوازە بۆ نمونە تۆ سەیرەکەی ڤایرۆسەکانی بڵێن جۆرەکانی پێشووتر زیاتر هێرشیانە کردە سەر بڵێن هەناسەدان کۆندامی هەناسەوە هەروە ئەو نەخۆشە پژمین و کۆکە و یاخود تای ئەبوو یا عەرەقکردنەوە ئەو شتانەی بوو زیاتر بڵاوبوونەوەکەی لە ڕێگەی بڵێن ئەو پژمە و کۆکە و بڵێن بەشی سەرەوەی جسم بوو بەس ئێستا ئەم ڤایرۆسە چونکە زیاتر ئەوەش ئەکا زائیدەن سکچون و زۆر جار ڕشانە و چەنەها کێشەی تر زۆر جاریسە ئیلتیهابی میزەڵانی شەکات ینی طبعاً ئەو مرۆڤ ئەچێتە تەوالێت نانەخوا کەوچکی تر بەکارێنێ لە ناو ماڵەکە بۆ منەسێرەکە ئەگەر یەک کەس توش بێ ئەوان تر ژەمەی توشەوەن وەکو کاتە بە 2 جۆر یاخود بە 3 جۆر لە هەر 3 جۆرەکەوە لەسەرەوە لە خواریشەوە بڵاوە بێتەوە بەناو خەڵکە ئەوەسە بۆ منە ڤایرۆسێکەیە کە پێترە ڕۆتا ڤایرۆس یان نۆرفۆلک ڤایرۆس ئەمانە زۆر جار کە لە کاتی پاییزە بۆ خاستەنەوانی تووشی بڵێن زۆر بە تەمەن یان نەخۆشیانێ لە پڕێکا تووشی سکچونێکیانەکە قاعەیەکی یەکجار زۆر لە نەخۆش توشەکات ئەمە ئەم ڤایرۆسە ئەو جۆرە سیفەتەشی هەیە زائیدەن سیفەتی ڤایرۆسی هەناسەدانیشی هەیە کە بەتەواتی بڵاو بێت کاتە شێوازەکانی بڵاوبوونەوەی لە ڕێگایەک زیاترە هەر لەبەر ئەوەیە کە زۆربەی خەڵک زیاتر ئەیگرێ خاستەنەوانی کە نزیکن لەو کەسەوە لەبەرەوە گەرێکە لە ماڵێکا توش بوو زۆربیان هەرێگرن ماوەی یەکچەند ڕۆژێکی تر. باشە دکتۆر دڵتا کۆرۆنا جۆرێکی نوێی کۆرۆنایە باشە لەگەڵ دڵتا کۆرۆنایە باستە دڵتا پلەسیش دەکرێتە جۆرێکی تری دڵتا کۆرۆنا ئەمە چییە بۆچی باسەوە دەکرێت کە دڵتا پلەس خێراتریش لە دڵتا کۆرۆنا بڵاو دەبێتەوە بۆچی باز لەوە دەکرێت کە مەترسیەکانی زیاترە ئایا دروستە ئەم زانیاریانە یاخۆ چۆنە؟ خۆی کێشەکە لە چیایە هەموو ڤایرۆسی خاستن ئەم ڤایرۆسانی کەوا ئێستا هەلێکی وان بۆ ڕەخساوە کە بەتەواوەتی بڵاوە ئەبنەوە ئەوە یەکەم جاری نابێ و ئەخیر جاریشی نابێتەوە جۆرەکانی بگۆڕێ ئەم مەسەلەی ناولێنانە پۆلێنکردنە زیاتر بۆ ئاسانکردنی بابەتەکەیە ئەگینا ئەوەڵ جار بۆ من هەر لە ماوەی چەند مانگێکە چەنەها جار خۆی گۆڕی اینجا کرا بە ئەلفا ڤاریەن اینجا کرا بۆ منە بە دەلتا ڤاریەن خود گاما ڤاریەن جۆرە ئەفریقی جۆرێن بەرازیلی ئەو شتان لەبەرەوە ئەم مەسەلەی پڵەسا مجموعەیە زانان کە ئیشوکاریان چیە زیاتر لە کۆڵینوێ لەم ڤایرۆسە لێ ئەکۆڵنەوە ئەگەر بۆ منە ڤایرۆسی دەلتا بە مجموعەیە نیشانە جیا ئەبێتەوە بەڵام هەتاوەکو ئێستا نیشتەکان لەم ڤایرۆسیان زۆر بە خێرایی ئەگۆڕێ لەبەر ئەوەی ئەوانش بۆ ئەوەی کە ئەو شتێکە بێتەوە کۆنفیوژن ینی سەر لێ شێواوی دروست نەبێ بۆ منە بڵێن ڤایرۆسی دەلتا ئەم جۆرە نیشانانە ئەکا بەڵام ڤایرۆسێک هەیە هەر لە ناو دەلتایە چەند نیشانەیەکەکە کە بۆ منە جیاوازە لەبەر ئەوە ناوی ئەنێن پلاس واتە سەب پۆلێنێکی بڵێن زیاتری بۆ ئەکەن لەبەر ئەوەی کەوا بتوانن کە تەعاملی لەگەڵا بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا ڤایرۆسی دەلتا وەکو دایکەکەوایە بۆ ئەم مەسەلەی ڤایرۆسی دەلتا پلەسە خۆی پلەس یعنی زائید و لەوانەیە چەنەها جۆری تریش ببێ لە وڵاتێک ترا بۆ نەماوەیەکی تر یعنی بڵاو بێتەوە شێوەیەکی تر ئەوەی کە زۆر گەرانتی ئەکا و زامنی ئەکا بە شێوەیەکی تقریبا لە سا هەفتا یا زیاتر ئەوەیە کە خەڵک لە هەر شوێنێکەیە ئەوانەیە کە ئەتوانن خۆیان بکوتن ئەگینا ئێمە ئەگەردا بنیشین و جۆرەکانی گۆڕایی ڤایرۆسی دەلتا یاخود ڤایرۆسی کۆڤید بڵێن باس بکەین لەوانە نێ بەم زوانە کۆتایی پێ بەخاستە نەگەر خۆی خەڵک خۆی نەکوتێ و پارێزگاری لە خۆی نەکەن خۆکتان زۆر گرنگە ئەوانەشی کە خۆیان ناکوتن پێویستەکەەوە خەڵک سارد نەکەنەوە پلیز یعنی زۆر شتێکی ناخۆشە کە ئەچن خۆشیان ناکوتن و لەگەڵ ئەوەشە خەڵک ساردەکەنەوەوانێ ئەوەش ئەبێتە هۆی مردنی ئەوانەی کەوا بۆ نمونە بە بۆنی ئەوانەوە خۆیان ناکوتن. باشە دکتۆر ئێمە دەزانین لە کاتیاتنی کۆڤید-19دا ژمارێکی زۆر لە خەڵک لە گویاندا تووشی ئەم ڤایرۆسە بوون بەڵام لە ئێستادا هەندێک زانیاری باسەوە دەکەن کە لەگەڵ هاتنی دەلتا کۆرۆنادا زیاتر لە 95 ئەو کەسانی کە تووشی کۆرۆنا دەبن تووشی ئەم جۆرە دەبن ئەمە زانیاریە ڕاستە پشتڕاست کراوەتەوە یاخود تەنها بابەتێکەوە باز دەکرێت. کێشەکە ئەوەیە ئەم کاڵی لە سەدانەوە پێ بزانین لەکوێ لە چ وڵات یاخود بۆنمونە ئەو زۆربەی شتێک هەیە لە معلوماتانە لەوانە زۆر مەزبوط نەبێ بەعزێ وڵات هەیە معلوماتی تەواو نایە بۆ نمونەوەکو چاینا یا ئەو وڵاتانی کە بڵێن حکومەتەکانیان تۆزێک بڵێن داخراون وەکو تورکمانستان
کە بە هیچ جۆری ڕێگە نایە وەکو بۆ منە کۆریای باکوور کە بە هیچ جۆرە ڕێگە نایە کەوانەش خەڵکیان زۆرە کۆریای باکوور تقریبان 30-40 میلیۆن خەڵکی تایە چاینا 1000 میلیۆن خەڵکی تایە و چەند وڵاتێکتری هەر معلومات نایەن لەبەرەوە ناتوانین بڵێن لە سانەوەیانەوە پێنج بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵێ زۆربەی زۆری ئەو ڤایرەسانەی کۆڤید کە ئێستا تووشی خەڵکە بێ کە زۆربەی زۆر بە ئینگلیزی مەجۆریتی یعنی زۆر لە 80 زیاتر بەڵێ دەلتایە. باشە دکتۆر تۆ لە بەریتانیاوە لەگەڵمانی باسی دۆخی بەریتانیامان بۆ بکە لە ئێستا دارەکارەکانی خۆپارێزی لەوێ چۆن پەیڕەو دەکرێت لەوێ خۆپارێزیەکان لەلایەن هاوڵاتیانەوە ڕێکارەکانی پاراستنی هاوڵاتیان لە توشبوون بەم جۆرانی ڤایرۆس لە وڵاتەکەدا چۆن بەڕێوە دەچێت؟ لێرە مەترسی نەماوە بە شێوەیەکی زۆر یعنی توان بڵێ مەترسەکەی سە تقریبان لە 105 بۆچی لەبەر ئەوەی خەڵک زۆر بەڕێکوێتی خۆی ئەکوتێت وهروەها لێرە سیستەمی تایە هەموو کەسێک نامەی بۆنرێن ئەنێرێ بە مۆبایل یاخود بە ئیمێل یا بۆ ماڵەوە بە ڕیز لە تەمەنی گەورەترین تەمەنەوە کە دەستیان پێکرد وردە وایەتە خوارەوانێ بۆ تەمەنی کەمتر یعنی 30ەکان و 25ەکان وردە خەڵک خۆی کوتێ کوتانەکان ئێستا عادەتەن 8 هەفتەیان بینە لەبەرەوە قەیناکە خەڵکێکی زۆر تووشە بێ سەڕۆژانە 40,000 45 43 بەڵام مردنەکە زۆر کەمە ئەوانش تووشە بن کە تا ئێستا یا چانسی ئەوان نەبووە بەریان نەکەوتۆ کە خۆیان بکوتن کە شتەکە لێرە بەڕیزە و بەپێی بڵێم گروپە مەترسیدارەکە یەکەم جاری تر وردەیەتە خوارەوانی کە مەترسیان تۆزە کەمترە هەتا کەمترین یان ئەوانە تووشە بن کە ڤاکسینەکان لە خۆیان یاوە هی دووەم بەڵام سیرەکەی لە ماوەی 14 ڕۆژیا خۆی پێش 3 هەفتە لە دوای ڤاکسینی دووەم ئیتر بەختی نییە توش ئەبێ ئەوە بەڵام خۆشبەختانە مردن نییەوە ڕۆژێنەکان لە ڕۆژی دووشەممە کە 19 بوو بە شێوەی لە سانەوە زیاتر هەڵگیرا ئێستا خەڵک بۆ منە ئاساییە ئیجراعاتی لەگەڵ ناکرێ ئەگەر بچێتە سوپەرمارکێت و ئەوانە شوێنەکاری تر بۆ نمونە ماسک نەکا بەڵام هەر خەڵکی ئێرە خۆپارێزە زۆربەی خەڵک هەر ماسکەکان و بە شێوەیەکی گشتی بڵێن دەستی خۆیان ئەشۆن بووە جەڵەکان بەکارێنن ئەوەی کە دەستپاکاتەوە لە دوو ئێستا لەوێ ئەتوانی بڵێ تۆ توان ژیانێکی ئاسایی بەڕێکن بەڵێ بەس لێرە چۆنە لێرە ئەم وڵاتانە بۆ زیانهێنی سەرکەوتنەکەش لەوایە کەشتەکان زیاتر بە قۆناغەکەن لەبەرەوە قەیناکە کە بڵێن لە 90 حوتایەتر شتەکە وتراکە لە 100 ئەبێ ئێمە تا حەدێک پێوترێ فریدم دە یعنی ڕۆژی سەربەخۆیی بەڵام لە دوای ئەوەش شتەکە تۆزێ بە حەزەرەوە ئەکەن کە ئەم حەزەرانە 6 هەفتەیەکی پێ بچێ بەڵام بە شێوەیەکی گشتێتان بڵێم لە 185 تانەوە بەڵێ شتەکان هەمووی ئاسایی بۆ تەوانێت. باشە دکتۆر لێرەوە دەبەوێت دوڕێنمای خۆتەکو پزیشکێک بە ئێمە و بە هاوڵاتیان بگەێنیت. ئەوەی زۆر گرنگە ئەوەیە کە ئەم جۆرە ڤایرۆسە تاوان کوردستان فەرقی هەیە لە وڵاتانی تر لەبەری لە کوردستانە خەستەخانەکانمان بۆ جۆرە نییە و بەڕاستی خەڵک بڵێن بێبەختە لەوەی کەوا نیزامێکی ئەو جۆرە نیە بۆ منە سنتەرێکی ڤاکسین هەبێ کە یا وشارکردنەوەی خەڵک کە خەڵک بانکا بەپێی تەمەنەکانی یاخۆ بچێتە کۆڵانەکانەوە قسە بۆ خەڵک بکات و ڤاکسینیان باتێ بە شێوەیەکەوە واستەکاریتیانە بێ یاخود مەجموعەی حساباتی تریانە بێت زۆر گرنگە خەڵک خۆی بپارێزێ کەواتە چێکی یەکەم خۆپاراستنە کە بریتە لە دەچتن بەلایانی کەمەوە چەند جارێک لە ڕۆژێکا بە تایبەتی کە لە دەرەوە بێچێتە ماڵەوە ئەمە زۆر گرنگە دەستشتن لە یەکێکە لە سەبەبە سەرەکیەکان بۆ کەمکردنی ئەم نەخۆشیە دێمان لە دوور وەستان لە یەک سێهەمیشیان ماسکردن لە دەرەوە یاخود لە شوێنە گەشتەکان یاخود ئەگەر میوانە هاو هیچ عیب نییە بەڕاستی ئەمان زۆر گرنگە دووهەمیشان سێهەمیشان هەوڵدانە بۆ ئەوەی کەوا خۆت بکتی بۆ ڤاکسینانەی کەوا زۆر پشت ئەستورن بە لێکۆڵینەوەی زانستی بە تایبەتی فایزەر لەگەڵ ئۆکسفۆرد و ئەسترازێنیکا یان مۆدێرنا و بە هیچ جۆرێکیە بۆ دیعایەتە نەیەن کە ئەڵێ فلان ڤاکسین و ئەکاو خوێنمەین ئەکاو ئەوە هەموو شتێک مجموعەی کێشەی هەر هەیە بەڵام کێشەکە ئەم نەکەمە کە ئەتوانی هەر باسی نەکەی یعنی چونکە تۆ ئەم مەسەلەی بەڕاستی کێشەیە یاخود ئەتوانی بڵێ شەڕێکە لە بینی ژیان و مردنە لەبەرەوە تۆ نابێ بۆ احتیمالیەکەوە احتیمالەکە یەک لە ملیۆنێکا بێ ئەو بڵێن خۆپارێزی گرنگە لە خۆت دابێ و هەروەها وەکو خۆت زانین خۆم پسپۆرەکەم زیاتر هینە نەخۆشی دڵە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە ئەم ڤایرۆسە تەئسیرە کاتە هەموو شوێنێک
و بە تایبەتی دڵەکان ئەچێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەخۆی هێرشەکاتە سەر ماسوولکەکانی دڵ ئەوانەی کە زۆر نەخۆشە بن پێوەی احتیمالی تووشی لاوازبوونی دڵ بن لاوازبوونی دڵیش زۆر جارە بێت هۆی مردنی ئەو کەسە ئیتر بە شێوەیەکی ڕاستەخۆیان بە شێوەیەکی ناڕاستەخۆ لەبەر ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە ئەولەویەتیان هەیە یعنی ئەبێت زۆر بە شێوەیەکی زانستی خۆیان بکوتن و ئەو ڤاکسینانەش کە هەیە ئەبێ بە شێوەیەکی زانستی هەڵبگیرێ و بە شێوەیەک بدرێ لە خەڵک کەوا مەسافەکەی گونجاو بێ و تەندروست بێت. بەڵێ دکتۆر شوان سعدی پسپۆری نەخۆشیەکانی دڵ و وەرەکانی خوێن زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵمان بوو لە بەریتانیاوە دکتۆر گیان سپاس بۆ تەواوی زانیاریەکانت.